ئەپلیکیشنی تەلەگرام کە ئەکاونتێکمان بۆ دروست کردووە قسە لەگەڵ ئەم جیهازا بکەین هەر بە زمانی کوردی هەر شتێک بمانەوێت بۆی بنووسین و ئەنجامی ئەدا. ئێستا بۆ نمونە هەڵکردن و کوژانەوەی ئەم گڵۆپە هەر بە کوردی نووسین گڵۆپەکە هەڵبکە گڵۆپەکە هەڵکە بەم شێوە گڵۆپەکە هەڵەکات و پێشماڵێکە گڵۆپەکەم هەڵکردووە یان پێڵم گڵۆپەکە بکوژێنەوە یان پێڵم ڕسمێکی ژوورەکە بگرە هەمووی بۆ ئەکە گڵۆپەکە بکو ژێنەوە بەم جۆرە. ناوم ئالانە دەرچووی بەشی فیزیام و لە ئێستا مامۆستایوانە بێژم بە حکمەوەی بەشەکەم تا ڕادەیەک پەیوەندی بەم ئیشانەوە هەیە کە یەکەم بۆی زیاتر کاتە فەڕەغەکانم کە هەمە خۆم بە کۆمەڵێشتەوە خەریکەکەم لەوانە دروستکردنی کۆمەڵی جیهازە زیاتر لە بواری ئەلکترۆنیکە ئیشەکەم. ئەو ئیشانەیەکەین زیاتر سەرەتاوەکو حەز و خولیای خۆم لەم بوارە خەریک بووم بەڵام دواتر کە هەستم کرد پێداویستی خەڵک پڕەکات و پێداویستی بازار پڕەکات و بۆیە زۆربەی ئیشەکان لەسەر داواکاری خەڵکەکە دروستیەکەین. سە بۆ نمونە ئەم جیهازەکە دروستمان کردووە ئەمە بۆچێ بۆ کاتێک بۆ دوکانیان بۆ مەخزنی شوێنە دایانی کاتێککە خۆت لەوێنی هەر کەسێ نزیکی ئەو شوێنە بکەوێت و یان تەلەفۆنە بۆکایان لە ڕێگەی تەلەگرامەوە ڕسمی کەسەکەت بۆ نێرێ نامەت بۆ نێرتوانین قسەی لەگەڵ بکەی بە زمانی کوردی هەر شتێکە بوێت ئەتوانی قسە لەگەڵ جیهازەکە بکەیت و ئیشە بۆ کات کە ئەتەوێت. و جیهازێکی ترمان هەیە ئەمان بۆ کاتی بڵاوبوونەوەی غاز بۆ سیستەمی شۆڤاژیان ئەو شوێنانەی کە بڵێن غاستیا بڵاوە بێتەوە لە ڕێگەی ئەم جیهازەم جیهازە ئاگادار دەکاتەوە کە غاز بڵاو بۆتەوە کە لەوێژ نەبووی تەلەفۆن بۆکە لە هەمان کاتیشا خۆی قوفڵی غازەکە ئەگرێت و واتە ڕێ لە بڵاوبوونەوەی غازەکە ئەگرێت. هەر شتێ بوو بە سەوت ئاگادار دەکات و هەر کاتێ بڵاوبوونەوەی غازە بوو ئەشتوانی کە چوویتە دەرەوە وای لێ بکەی کە تەلەفۆنە بۆ بکات. ئەوش دیسان ئەم دوومە جۆری ئاگادارکردنەوە یا بە کورتەنامەیان بە تەلەفۆن یان تەلەفۆنمان بۆ بکە بەم جۆرە تەلەفۆنمان بۆکات لە بڵاوبوونەوەی هەر شتێک کە هەبوو ئەتوانین ڕقم تەلەفۆنەکەی خۆمان لە ڕێگەی کۆنتڕۆلی تەلەڤیزیۆن بەم شێوە ڕقم تەلەفۆنەکەمان خەز نەکەین و پەنجانی مە دوگمە ڕەشە بۆی خەزنی بکات و تەلەفۆن بۆ ڕقەمە بکات کە نووسیمانە. خۆم خەڵکی سلێمانی بەڵام لە ئێستا مامۆستایوانە بێژم لە گوندێکی نزیک پێنجوێن و کاتە فەڕەغەکانم زیاتر خەریکی ئەم ئیشانە بم بە تەئکید ئەگەر حکومەت هاوکارمان بێ یان نەک من چەند کەسی تر هەیە بووم لەم بوارە کە هەمووی برادری نزیکی خۆ من خەریکی ئەم ئیشان و زۆر ئیشی جوانتریان کردووە. ئەگەر حکومەت هاوکارمان بێ بتوانێت بۆ منە کۆمەڵی کارەسەمان پێویستە بۆمان دابین کە ئەو کاتێ ئێمەش توانین ئیشێکی باشتر بکەین. و کۆتا پرۆژەمان کە ئێستا ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە ئەوش لەوە سەرچاوی گرتووە ساڵی 2020 بوو ئەم فکرم بۆ هات کە کاتی سەردەمی کۆرۆنا بوو ئەو کەسی کە کۆرۆنای بوو کە ئەچوو بۆ فەحس پێویست بۆ نەکا کە دکتۆرەکە لێوەی نزیک بێت و بە جیهازەکە فەحسی بکە بیرۆکەوەمان بۆ کە جیهازێ دروستکەین لە دووری 700 مەتر بۆ 800 مەتر بتوانین نەخۆشەکە فەحس بکات بەم جۆرە هەم دکتۆرەکە پارێزراوە بێت هەم نەخۆشەکەش فەحسەکەی لێ وەرەگیرێت بە ئاسانی. ئەم ئامێران کە دروستەکەین بەڵێ بە تەئکید وردەکاریی زۆری ماندووبوونی زۆری هەیە بە تایبەتی لایەنی پرۆگرامکردنی جگە لە لایەنە هاردوێرەکە عین ئەو لایەنی کە ئیشە میکانیکیەکانە کۆمەڵی لایەنی تری هەیە کە لە باگراوندی ئەم ئیشانەکە یەکەین ئێمە جیهازانەکە هەمان هەمووی پرۆگرامەکەین بەڵێ بە تەئکید بۆ ئامێرێک بۆ جاری وا بووم ساڵە 2 ساڵم پێچووە تا دروستم کردووە بۆ ئامێری وا بۆ 3 ساڵم پێچووە بەگشتی بە پێی ئامێرەکە و بە پێی ئیشانەکەی کاتی پێچێت ڕسمێکی ئەو ژوورەمان بۆ بگرە کە جیهازەکەی تایە و ڕسمەکەمان بۆ بنێریت لە هەر شوێنێک بین بم جۆرە بۆ نووسین ڕسمێکی ژوورەکە بنێرە نووسێتی ڕسمەکەم گرت ئێستای نێرم ئەوە ڕسمی ئەم ژوورەی ناردووە کە ئێستا تیا دانیشتوین. بەردەوام بانگمانکاتە خۆمان ئاگادارین کە ئاگادار بووین پەنجە لە سەیرە دانین سەوتەکەی بێدەنگە بێت بەم جۆرە ئەکوژێت ئەگەر جایەکی یەکی تر بێتە ژوورەوە بەم جۆرە بانگمانەکات. ئێستا پێڵێن گڵۆپەکە هەڵبکە بەم شێوە گڵۆپەکە هەڵکرد پرسیاری لێکم زانین گڵۆپەکە ئیشەکە یان نە یان نە نووسێتی بەڵێ ئێستا گڵۆپەکە ئیشەکە و کۆبین کە گڵۆپەکە هەڵکراوە بەڵێ ئەمەیان مەرحەلە دووی جامعە بڵێن نووسیتمە ئەوەی تریشانەوە بکات وەڵای لە ئێستا کەمتر لە ئێستا نەوەڵا کەمتر بەس ئەخوێنەوە بەعام بەس زۆر ناقی بڵێم وەکو جاران بەس لە فترەی جامعە بووم لە داخلی زیاترم خوێندەوە.